خوای گیانەوانی نەخۆشن شیفایان بدەیت خوای دڵی دەوڵەمەندەکان و دکتۆرەکان و خان ویژدانەکان زیاتر نەرم کەی بۆ یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە خوای گیانەوانی نەخۆشن شیفایان بدەیت خوایە دڵی دەوڵەمەندەکان و دکتۆرەکان و خان ویژدانەکان زیاتر نەرم کەی بۆ یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خوای گیان هەر کەسێک بۆ ئیسلام و مسلمانان خەیر و چاکەی دەوێ یا ربی خوایە سەربەرزی کە هەر کەسێکیش بۆ ئیسلام و مسلمانان خراپە و شەڕی دەوێ بە گەورەی خۆت لە ناوی بەرە یا رب العالمین خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە حاڵی فەقیرەکان نەخۆشەکان باشتر کە یا رب العالمین خوای گیانەوانی نەخۆشن شیفایان بدەیت خوای دڵی دەوڵەمەندەکان و دکتۆرەکان و خان ویژدانەکان زیاتر نەرم کەی بۆ یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خوای گیانەوانی نەخۆشن شیفایان بدەیت خوای دڵی دەوڵەمەندەکان و دکتۆرەکان و خان ویژدانەکان زیاتر نەرم کەی بۆ یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە خوای گیانەوانی نەخۆشن شیفایان بدەیت خوایە دڵی دەوڵەمەندەکان و دکتۆرەکان و خان ویژدانەکان زیاتر نەرم کەی بۆ یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خوای گیان هەر کەسێک بۆ ئیسلام و مسلمانان خەیر و چاکەی دەوێ یا ربی خوایە سەربەرزی کە هەر کەسێکیش بۆ ئیسلام و مسلمانان خراپە و شەڕی دەوێ بە گەورەی خۆت لە ناوی بەرە یا رب العالمین خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە حاڵی فەقیرەکان نەخۆشەکان باشتر کە یا رب العالمین آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.